بولك دانوي آياتك ألين ليخرجن أما بتشندين شيء وخرن دراوته وكو ليخرجن يعني بخوان بتشنا دروا يان ليخرجن أبي بكرين دروا لتخرجن أبي بيان كان دروا يعني عزيز وزليل كان لك هلا ورنو جو بكرين ولا يكتري وجه شيء معنا كان يتريتي عزيز كان الأعز جمع عزيزة يعني أي خاون هيز ودا صلاتي الزورة لزماني عربية بمعنى خاون هيز هاتوا بلا مرجني هر هيزي مادي به بلكو أشي ويستي بهيز به إرادي هذا بويكا لسيدنا حساني كري علي بويكا لسيدنا حساني كري علي كري أبو طالب عن برسي علين سركشية كتيايا فرموينا سركشينيا ويستي بهيزة بلام عزيز كراو بكردي بوتا معناه خوشويست وكو على براي عزيزم برايني عزيزم أو طبعا ما بستكليرا خوشويستي أنك أم وش عربية يعني وكو زور وشي تري زماني عربي كهاتو تناو كرديكا وكو لزماني تري شاوايا بمعنى تربكار هاتو شون لفارسية أو تري جامعة يعني كومالقا أو كي إما بيالين جامعة وان بيالين دانشقا لبرانك أقروتيان جامعة يعني كومالقا أو عرب بيالين مجتمع أو بينالي مجتمع لزماني فارسية يعني كوغاي كومالا كارخانيك بون منك بيكون يا مجتمعي مسكوني بيالين يعني مجمعي سكنية أو أنا هرية شكل أنا زمان عربي كيا والله أنك هاتو تسر زماني تر بمعنى وزاراوي تر بكار هاتوتو أمشو هايا عزيز لزماني عربي يعني خاوند صلاة وإرادة ويستي بهيز بلام لكردكا يعني خوش الأذل جمعي ذليلة يعني أوي لهموان لا واسترو بيد الصلاة ترى أمش دي سان مرجني هرهزي مادي به بلكو الشهر ورا الرخاوي ونبوني ويستو هزي شي بهز به أما معنى عربي كيتي بلان طبعا لكردي شاكا بكارها تتوترا الذليل هر يعني جر دستكراو كخواي جورا أقسم بوتشالو بيبهاني سروشي دوروكاني جرايا وكلا كاردانوي لدزداني سروري فشلكي واتبون وبوشي ودري بري أقساني خواهي گەورە بەرپەرچی دایەوە کە هەموو ئەوان منافقەکانیش بە هەڵەدا چوون کەوا ئەزانن هێز و دەسەڵات و ویستی بەهێز و لاواز بە ژێرەی پلەپایەکی زەوتکراوی ستەمکارانەی ناو کۆمەڵگەکەی بە هەڵەدا چوون لەمەیە ئەوانە زۆر بەغەڵەت لەوە تێگەیشتون کە پلەپایی کۆمەڵایەتی و ئیرادەی بەهێز و دەسەڵات و سوڵتە وقتی کە زەوت کراوە لە خەڵکی و کەوتۆتە بەردەستی خەڵکێکی تر ئیتر وازانن بەمەبوون بە عەزیز و بەمەبوون بە دەسەڵاتدار بۆیە بۆ ئەوان و بۆ مسلمانانی ڕوون کردەوە کە ئەو پلەیە وەکو هەر شتێکی تر کە لەم ژیانەیە نیعمەتن یا مای خۆشین یا مای ناڕەحەتین بەڵام هەمووی هەر لای خوای گەورەوە بۆ خەڵکی دێ بە پێشایانی خۆیان پێیان عەتا فەرمێ عیزەت و زەلیلی وەکو ڕێنمایی و ڕێبزربوون وایە یان بەرفراوانی ڕۆزی و تەسکبوونەوەی فەقیربوونی خەڵکی وایە یان وەکو فەرمانڕەوایی و ژێردەستەیی هەمووی هەر لای خوای گەورە بۆ مرۆڤ دیاریەکرێن بەپێی زانستی خوای گەورە کێشایانی چی بوو بە چەند مقدار ئەیدرێت خوای گەورە ستەم لە کەس ناکە بۆیە فەرمووی ئەو دووڕوانە نازانن چونکە ئەوان ئیماندار نین تا ئەمها کێشە خوایە تێبگەن تا قەناعەتیان بۆ دروست بوو بێ کە بکەری کاریگەری هەموو بزاوت و سکوونێک لە گەردوونە خوای گەورەیە دەسەڵات و هێز و ویستی بەهێز هی خوای پەروەردگارە و نیعمەتێک و خوای گەورەی بەخشە بە خەڵکی تر بەڵام کە لەوە دراوە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا لەوە دراوە بە مسلمانان لەبەرەوەی کە باوەڕیان بۆ خوای خاوەنی خۆیان و کردگار و کارجەڕی گەردوون و ژێنەر و مرێنەرە هێناوە و تەسلیم بە ویستی خوای گەورە بوون و بە ئیرادە و شەریعەتەکەی خوای پەروەردگار بوون اینجا ئەویش لە لوتفی خۆیەوە بە ئەرکی خۆی زانیوە کە سەریان خات ئەمەش کەسێک عەقڵی پێشکێ کەسێکی زانێ کە لە هاکێشە ئیمانیەکە تێگەیشت بێت خۆی تەسلیم بە قەدەری خوایی کردبێ باوەڕی بە خوای کردگار هێنابێ خوای کردگار
ژیانەر مرێنەر بەدەسەڵات کارزان کارجوان کە هەموو شتێکی حەکیمە دانایە زانایە بەتوانایە لە هەموو شتێک کاری خۆی ئەکا و کاری خۆشی بەو شێوەیە ئەکا کە ئیرادەیەتی بە نەفعی خەڵکیەیکە ئەمە تێگەیشتن لەمە لە ڕێی وەحیەوە کە خوای گەورە بۆ پێغەمبەری نازاری ناردووە عەلەیهی سەڵات وەسەلام تێگەیشتن لەمە بۆ خۆی ئەقڵ پێشکانێکە درککردنێکە پێی پێبردنێکە هەموو کەسێک ئەمە نازانێت ئەمە هەرچەنە بەڵگەنەویستە لای مسلمان بەڵام دووڕووەکان دیدلێڵن بیرکولن چۆن پێی بەمابن لە چیەوە ئەمە بزانن اینجا خوای گەورە بە واقعی نیشانی دان کە دەسەڵاتی چێە کە بینی بە فەرمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنانەت عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول کوڕەکەی خۆشی نەیەهێش بچێتە مەدینە بینی کە دەسەڵاتی وەحی لە شوێنکەوتوەکانی ئەو منافقانە بەهێزترە ئەوەش جێی سەرنج بوو کە دوای چوونەوەی مەدینەی دوای ماوەیەکی کەم ئەوەندەی خەم خوارد ئەوەندەی خەفەت خوارد بەلا دەهات و مرد ئەوەندەی زەلیلی لە چاو تێڕوانینی خەڵکی و سەرنجدانی خەڵکی و بەتیلەی چاو سیرکردنی خەڵکی بینی کە سات بە سات بچووکە بۆ ئەمە ئەو پیاوەژوو کە تاجیان بۆ ئەچنی ئەوەش بۆی بۆ جێخەمێکی گەورە بۆی بۆ کەسەرێکی گەورە کە سات بە ساتی پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلامی ئەبینی و یاوەرانی عەزیزی ئەبینی بەهێزترە بن زۆرترە بن چەندێتی و چۆنێتیان زیاترە بێ کەچی بالمقابل ئەم خۆی و لایەنگرەکانی کەمە بنەوە ئەپوچێنەوە هەتا گەیشتە و حاڵەتێکی تر لە خەفەتا بەلا دەهات و مرد چێ خاوەندە سەڵات بوو ئیبن سەلولی دووڕوو کە دەسەڵاتی بەسەر کوڕەکەی خۆشیان نەما تەنانەت ئەوەندە زەلیل کەوت کە لەبەر چاوی ئەو هەموو خەڵکە کوڕەکەی خۆی ڕێی چوونە ماڵ و شاری خۆی لێ کە ڕۆژانێک بوو تاجیان بۆ ئەنەخشان تا بیکەنە پاشای مەدینە بەڵام ئەم زەلیلەی لەکوێ هاتوو کە کوڕەکەی خۆشی ڕێگای نادا و کوڕەکەی خۆی گوێ لەم ناگرێ گوێ لەم باوکەی خۆی ناگرێ کەچی بۆتە شوێنکەوتوویەکی دڵسۆزی غەریبەیەکی مەککەیی عەلەیهی سەڵات وەسەلام کە بە فەرمانی ئەم غەریبە مەککەییە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ڕێبە و باوکەی خۆی نادا بچێتەوە بۆ ماڵ کە لەولاو دایک و باوکەکەی خۆی دایک و خوشکی کە لەولاوە دایک و خوشکی خۆی برای خۆشی لە شارەکەن لە ماڵۆن چاوەڕێی گەڕانەوەی ئەم عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلولن کە باوکی ئەم سەرکەوتن بۆ چێ بوو بەرەی چێ بە قوتر بوو دووڕوەکان چیان پێ بڕە خوای گەورە ئاوای سەلمێنە کە عیزەت بە باوەڕەوەیە بە ئیمانەوەیە بە تەقواوەیە بە دینداریەوەیە هەردووکیشیان عیزەت و دینەکە عیزەت و بیر و باوەڕەکە عیزەت و ئیمانداری و تەقوا نیعمەتی خوان ئەو بە ڕەحمەت و بەزەی خۆی ئەی بەخشێتە ئەوانەی کە شایەنن ئەوەی سەلمان کە وەک چۆن باوەڕ ئەم عەبدە بەخواوە پەیوەستەکاتەوە عیزەتیش لە خواوە بۆ عەبدەکە دێت و بۆیە بێتە مای پشت ئەستوری وەکو لازم و مەلزوم یەکتری لێ دێ وەکو وەڵامێکی لێ دێ بۆ هەردووچەم باوەڕی پێی هێناوە بەخوای گەورە لە خوای گەورە شو عیزەت بۆ ئەم هاتۆتەوە ئاوا عیزەتەکە لە خوا گەورە هاتۆتەوە پشت ئەستوریەکی بۆ ئەم دروست کردو جا چۆنەوە باوەڕی ناخی ئەم مسلمانە تا خۆی بە گوناح و تاوان و سەرپێچی لاوازی نەکات و لە دەست خۆی نەدا و نەیپوچێنێتەوە و زەعیفی نەکا و نەیخاتە ئەو لاوە ئەم عیزەتە خوایەش خەڵاتی خوایە پێدا تا پشتی بەو بەست بێ تا ئەم عەبدە ڕووی لە خوای گەورە بێ خوای گەورە ئەو عیزەتەی لێ ناسەنێتەوە لە کام شوێنەی پڕ ناسۆر و ژانە لەوێ ئایبینی ویستی بەهێزترەکە گیانی زاڵی بەهێزترەکە وەرەی تێدا بەرزترەکە وزەی زیاتر بە گەڕەخاتەوە لەوێ بۆ عیزەتی مسلمانانیشی بەکاردێنێت ئەمە بەرهەمی ئیمانداریە دووڕوو کە ئیماندار نییە پەی بەمە چۆنە بە چۆنەوی دووڕووە لەرزۆکانە لەم سەر و سەدایە تێگە بەکوێم پلەیەگە چونکە ئەو خۆی بۆ خوا ساغ نەکردوتە شانی ئەو باوەڕ و عیزەتەیە نە باوەڕەکەی تیا دروست بووە کە عیزەت دروستەکە نە عیزەتی خواشی بۆ دێکە بۆ ئیمانداران دێ ئەمە پلەیەکە شانی ئیماندارە عیزەتێکیشە ئیماندار دوای لوتفی خوایی ڕەنجی خۆی بۆ خاتەوە کار هەرچی وەختە کە تۆی مسلمان هەست پێکرد لە خوا نزیکی ئیمانت هەیە تەقوات هەیە دینداریت بەهێزە هەست بەو عیزەتە ئیمانیەکە کە خوای گەورە پشتی گرتووی تۆ عەبدی ئەوی تۆ لەبەر خاتری ئەو هەڵس و کەوتەکەی ئەو خوای گەورەش تۆ ئێمال ناکە
پشتت دەگرێ تۆ ئەلێرە هەست بە عیزەتەکەکەیت ئەلێرە هەست پێکەی کە خوای گەورە چەند بەهێزە لەگەڵ ئەم عەبدەیە ئەلەیس الله بکافین عەبدە ئەی مەگەر خوای پەروەردگار کافی نییە بەوەی کە پشتگیری عەبدێ بکە بەڵێ بەتەکید خوای گەورە کافیە بەوەی کە پشتی عەبدێ بگرێ